لەم ڤیدیۆدا باس لە گرنگی پشکنینی ئەڵدۆلێز دەکەین. ئەڵدۆلێز یەکێکە لەو ئەنزیمانێک کە دەوری سەرەکی هەیە لە پرۆسەی گۆڕینی شەکری خوێن بۆ وزە. ئەم ئەنزیمە لە زۆربەی خانەکانی لەش بوونی هەیە و بەبێ پێویستی خانەکە بۆ وزە بڕەکەشی دەگۆڕێت بە جۆرێک کە لە خانەکانی ماسوولکەوتجگەر بە بەرزترین بڕبوونی هەیە. شتیکاری ئەڵدۆلێز یارمەتیدەرێکی باشە لە دەستنیشانکردن و چاودێریکردنی چەند گرفتێکی تەندروستی لەوانە وەک هەوکردنی خانەکانی جگەر، هەوکردنی ماسوولکەکانی لەش، لاوازبوونی ماسوولکەکانی دڵ، جەڵدەی دڵ لەگەڵ شێرپەنجەی جگەر. لەبەر ئەوە بڕی ئەم ئەنزیمە لە خانەکانی ماسوولکە و جگەر بەرزترین بڕی هەیە بۆیە نیشانەکانیش تایبەتمەند بەم خانانەوە و لە کاتی دەرکەوتن هەرێک لە نیشانەکانی وەک لاوازی ماسوولکەکان، ئازاری بەردەوامی ماسوولکەکان، بەرزبوونەوەی ئەنزیمەکانی جگەر پێویستە ئەم شیکاریە ئەنجام بدرێت و لە کاتی ئەنجامدانی ئەم پشکنینە تۆ چارەخواست پێویستە چەند ئامادەکاریەکت کردبێت کە بریتین لە خۆبەدووگرتن لە خواردن بۆ ماوەی 8 بۆ 12 کاتژێر، هەروەها ئەنجام نەدانی هیچ جۆرە وەرزشکردنێ. لە ئێستادا لە تاقیگەری تاوەری تەندروستی سمارت ئەم پشکنینە بە پێشکەوتووترین ئامێری سەردەم بەردەستە، هەمیشە لەش ساغ و تەندروست باش.